پیاوی کاروانی دەستگای خێرخوازی بارزانی بەڕنامەی نوژین بێ ماندوو بوون لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەژارانی وڵات بەسەر دەکاتەوە تاکو مژدەی بەختەوەریان پێ بدات. ئەمڕۆژ کولان و شەقامەکانی سلێمانی گرتوتەبەر بۆ ئەوەی هەژارێکی ئەم شارە لە ژێر باری مەینەت دەربهێنێت. لەگەڵ خاوێنکردنەوەی ماڵی خەڵک دەبێت چەند خۆزگە لە دڵی ئەم خاتوونەدا بێت کە چی دەبوو ئەویش ماڵێکی وای هەبوایە. ئەو کەسەرەکانی لە دڵی خۆی هەڵدەگرێت و دڵی بەو دەست حەقە خۆش دەکات کە پاش ماندووبوونێکی زۆر بەدەستی دەهێنێت. هەنگاوەکانی بۆ ناو وێرانیەکمان دەبات کە ئازار و خەم لە یەکتری ئاڵاون. هەموو خەونەکانی ئەم خاتوونە لە چوارچێوەی پارویەکی نان کوبوتەوە کەسکی دوو مناڵە بێ باوکەکەی پێتێر بکات. دەردی ئەم خێزانە تەنها دەردی نەبوونی نییە بەڵکو دەردی ئازارێکە بەرووکی گرتوون ئەویش شێرپەنجەیە. هەر ئەم دەردەش هاوسەر و بابی مناڵەکانی ئەم خێزانە لە زەویدا و بە هەتا هەتایە ماڵ ئاوەی لێکردن. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. شوني شهلة خان باش إن شاء الله؟ شوني خوش كيفيات باش. سلامت بي ممنون أمن إيمانم. يا رازي. سلامت بي أمن إيمانم لبرنامج نوجين. اینجا دەمانەوێت سەردانی ماڵتان بکەین ئەگەر جەنابێت مناڵەکانت لە ماڵێ. یاخوا بەخێر سلامت بی ئینشاءڵڵا ئێمە لە ڕێگای خاتوو بەخێر بێ سەر هەردوو چاو سەرچاو. ئەمڕۆژ هاتووم تاکو گوێ لە ئازاری خێزانێک بگرم کە تاکە هیوایان نەخۆشخانەی هیوایە کە هەمیشە هاودەمیانە تاکو لە دەردی شێرپەنجە ڕزگاریان بکات. شوني شهلة خان؟ باشي سلامتي إن شاء الله؟ سلامت بي إن شاء الله. دەردی کرێچێتی و نەبوونی ئاشنایی هەموو گەڕەکەکانی ئەم شارەی کردوون. چۆن هەمیشە لە بەرنەبوونی کرێ خانووەکیان بەجێ دەهێڵن و بە دوای پەناگەیەکی هەرزانتر دەگەڕێن. گەرچی لێرەش شوێنێک نییە بۆ ژیان بەڵام ناچارن چونکە هیچ نەبێت سەقفێک شک دەبن لە سەرسەریان. دادا شەهلە سپاس دەکەم کە دەرگای ماڵی خۆت لۆمە کردەوە. ڕووکە ئەم بەرنامەیە دەکەین ڕۆژی جومعەیە ڕەمەزانی خێرە ئینشاءڵڵا. پێش ئەوەی گفتوگو بکەین لەگەڵ جەنابتان با سەڵاواتێک بدەین لە دیاری پێغەمبەر صلی الله علیه و سلم سەر من ئینشاءڵڵا. یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاوم کچە شیرینەکەم. دادەگیان ئێمە هاتوون بۆی بزانین حاڵە گوزەرانتان چییە؟ وەڵڵا کچە شیرینەکە من حاڵم هیچ نییە. چۆن؟ خۆم نەخۆشم دڵەکەم نەخۆشە کچەکەم نەخۆشە دادا ژێرپەنجە بالا شێرپەنجە کوڕەکەم عیلاجی دیپاکی دماوەتێ لە ئێوارەی ئامەتە خەبەری نەبووەتەوە. خۆت و کچەکەت شێرپەنجە؟ بەڵێ. کوڕەکەم ئۆتیزمە. ئۆتیزم بەڵێ کرێت چیم وەڵڵا بیللا تەڵڵا ڕەمەزان هاتووە لە ماڵی خۆمە ئاگرم نەکردوێتەوە هیچ شتێکم نییە. منیش داوام لەو خێرخوازانە و لە دەستگای بەرزانی خێرخوازی هەیە لە ڕای خوا نەجاتم بن. دادەگیان ئێمە دەستپێک دەمانەوێت بزانین یعنی چۆن گەیشتیتە ئەم حاڵە؟ مەسەلەن کەی بوو ئاخیر جار کە خانووەکەت گۆڕی کەی هاتیتە ئەم خانووە؟ وەڵڵی کچە شیرینەکەم ئەوەتەی شوم کردووە 30 ساڵە شوم کردووە من ئەڵێم 200 خانوم کردووە مەڵێ درۆکەی. 2 ڕۆژ پێش ڕەمەزان ئیزنیام ساحێب خانووەکە و تێبێ لێرا بارکەی
زۆر پێویستمە وێ لەم یەک دوو ڕۆژە بارکەی بۆ منیش وەڵاهی وتێکم بە مەغزن تیشتی تێەکەم یەکەم بە مەغزن ئیتر ئاویش هاتووە ماڵمانەوانێ هیچمان نەما بوو لەوێش ئەو کوڕم نەخۆشە خۆم ژێر پەنجەمە کچەکەم هەر نەخۆشە هەمان جگەرمە وەڵا جگەر ئەدی کچەکەت کچەکەیشم مەمکێتی چەند ساڵە وڵا لە چوارە تەلەبەی چوارە دایکی بمرێ ئەرە وەڵا بە ساقە بم ئیتر کرێم بۆ ناریسانەویە بەڵێ چوارە تەلەبەی چوارە ئیتر ژیانمان نییە حاڵمان نییە وەڵی ژیانێکمان هەیە هیچ کەسێ نیەتی یعنی ئەمە نەشڕە ژیانمان حاڵمان ئەمە نەشڕە خۆم نەخۆشم داواکارم نەخوای گەورە هەر کەسێ ئەو دوو مناڵم بۆ بە خێوکە والله حەز لە مردنەکە خۆ نەکەی ئیشاڵە سەلامەت دەبیدا دەگیان باوکیان نەماوە خۆم دایکم و باوکیشم بابیشیان نەماوە بەڵێ باوکیان ئەمری خوای سەرەتانی سیەکانی بوو کەی وڵا 2 ساڵ و 8 مانگە ئەمری خوای کردووە ئیتر هەر ئاوا هەر کۆڵ بە کۆڵی مانگێک لێدا مانگێکی کە لە شوێنێکی کەیان مانگێک کە لە شوێنێکی کەیان هەموویە لێ پێویستمە خانۆکەمان پێویستە بۆمان چۆڵکە ئەدی چون ئیجاری ئەم خانوویە دەدەیدادا بەخوایشی ماڵانەکەم بۆم نادرێ مەعرێزەکەم فرۆشتووە جل و بەرگم هەمووی لە ناو سنووقی تەماتەیە دوێنێ ێوارە سوێن بەخوا تەنکیەکەم ئالەویا بوو فرۆشتومە تانکیشت فرۆشت ئەرە بەخوا لۆچە هیچم نییە هیچ ژیانم هیچ نییە هیچ هەر سفرم ئیجاری ئەم خانووە چەند دەدادا 200,000 لێ سەنێ بێ ئاو کارەبە ئەدی زۆرترین داهاتی ماگانت کە ئیشی پاکردنی ماڵان دەکەی ماڵان ئەەکەم پاکردنەوەی ماڵانەکەم خۆم بکوژم و خۆم ببڕم 100,000 بەخوای تاقازار دادەگیان بۆ نەخۆشیەکانتان خۆت و کچە جوانەکەت ئێوە چۆن عیلاج وەرئەگرن بەخوا لە چۆن خەرجی دەرمانەکان دەکەن بەخوا جاری وە هەبووە بە پێ ڕۆشتم بۆ هیوا کری سیارم پێ نەبووە بە پێ هاتوومەتەوە پێم نەبووە عیلاجەکان لێ وەرەگرین ئێستا 2 حەپیان بۆ نووسیم لە دەرەوە بیکڕم وەڵڵا بیلا تەڵا نەمکڕیوە ئەدی دادە مەسەلەن ها کە ئەو نەخۆشخانەی هیوا دەرمانیان نەبێ ئێوە کو عیلاجەکان دەکڕن ئایا دەکڕن نەیان بوو ئەو سێنەوە حەپەی من نییە یەکێکیان کیمیاییە بەژێ زمانێک خۆم لەبەرەوەی ئازارم زۆرە هیچ گەرم سۆندەی تایە جگەرم ئیتر ئەوە نەماوە لە حی شوێنێک نییە هەرچی سەیدە لێگەڕام اینجا بە پارێژە بێ بیکڕی من دەسەڵاتم نییە بخوا بە 160,000 یەک پارچەیە ئەمەنیتیایە یعنی عەدەدی دەدانەیە باڵێ دادەگیان سەرەتانەکە دەرەجەی چەنە وڵی من دەرەجە دوو ئەدی کچەکەت وڵی کچەکەم دایکی بمرێ ئیتر خەریکا بێ بەرسیە بەڵێ ئازاری هەیە ئەرە وڵی چۆن ئازاری نییە ساڵێ 12 مانگە نەزیفە تاڵترین و نەخۆشترین ڕۆژی ژیانت کام ڕۆژێ بووە ئەو ڕۆژە بوو کە مێردەکەم تووشێ و نەخۆشیە بوو ئەو ڕۆژە بووکەوە مێردەم تووشێ و نەخۆشیە بوو دوای مێردەکەت خۆت توش بووی بەڵێ دوای ئەمری خوای کردە توش بووی لە خەفەتەوات لێ هات ئەرە بەخوا دکتۆرەکەم پێوتم هەمی خەفەت ئەدی کچەکەت کەی وای لێ هات دوای باوکی چوار گریان دەرهێنا لە جگەرمە کچەکەیشم 4-5 گریان دەرهێنا لێ ئەویش دوای باوکی وای لێ هات هەردووکتان بە خەفەت زۆرە خۆم زۆر یعنی نازانم بڵێم چی ئەو دەقەکە باوکیان ئەمری خوای کە تووشێم نەخۆشێ بووم ئەو زەعیفەم تەلەبەی چوارە بۆ مەکتەب چی دەڵێ لەسەر وەزع بڵێم چی نازانم هیچ شتێکم بۆ ناوترێ نازانم چی بڵێم کچەکەت چی ئەڵێ کوڕەکەت وڵی بڵێ چی ئەڵێ دایە بەس تەنیا تۆمان هەی هەم دایکی هەم باوکی تو خوا فریامان کەوە بەخوا دوێنێ کوڕەکەم 3 جار گەشتکەی لێ هاتووە عیلاجەکانی نەمابوو هەر سوپاس و ستایشی خواکەم یەک ناشکریم نەکردووە خوایە خۆ ئاگاداری نایشیکم ئینشەڵڵا
دادەگیان ئەگەر پێت بڵێم چ شتێک لەم ژیانە دڵت خۆش ئەکە دەتوانی بە دڵی خۆت پێم بڵێ بەخوا خان خانوویەک بەخوا خان و ئەدی چاک بوونەوەت لەو نەخۆشیەدا بەخوا چاکە بمەوە بەڕاستی بەخوای گەورە چاکە بمەوە ینی ئێستا مەسەلەن تو خانوویەکت هەبێ لە خۆشیە چاک دەبیەوە بەخوا چاکە بمەوە ئامین ئینشاءالله بەخوای گەورە چاکە بمەوە بەخوا ڕۆڵە کرێم بۆ نادەی ناومێدی ڕۆناکی لەم ماڵە بڕیوە چۆن هەز دەکەن کەسێک ئازارەکانیان نابینێت بەڵام نازانن دەستگای خێرخوازی بارزانی چەندە دوور بێت هەست بە خەمەکانتان دەکات ئەوەتانێ ماندوو نەناسانە خەریکن ماڵێک بۆ ئەم خێزانە ئاوەدان دەکەنەوە بۆ هەتایە لە دەردی کرێچێتی ڕزگاریان دەکات. دادە شەهلا هاتینە ناو ماڵەکەت هاتینە ژوورەوە یخوا بەخێر بەڵام بەڕاستی ماڵێکی زۆر سر و ساردە ینی مافۆر نییە موکێت لە هیچ شوێنێک نییە دەبینم جلەکانت باتانی و دووشە کوشتەکان هەموو لێرە کەوتون ئەرە بەخوا ئەدی کا کانتەر قۆنسۆڵەکە فرۆشتم مەعرەزی نوێنەکەم فرۆش بەخوا ناڵم کرێخانوەکەم لا بۆ هی ئەولا ئیتر نەیەڵا بارکەم هەتاکو و کرێکەم مایە ئیتر منیش مەعرەزی نوێنەکەم فرۆش بۆی بەخوای تاقانە یان پێیتر ئەوە حاڵ و ژیانەکەمە ئەوە ماڵەکەمە خۆتان بە چاوی خۆتانەی بینن ئەوە حاڵ مۆکێت نییە هیچ بەخوا هیچ شتێ بەخوای تاقانە نە بەخوا هیچم نییە هیچ ئەمە ماڵ و حاڵەکە تۆ ئەی سەرمای زستانت کو بەڕێ کرد وەکو لە مەرگی بەڕێم کرد وەکو لە مەرگی بەڕێم کرد ئەمە ژیانەکەمە ڕۆڵە بەخوا ئەمە حاڵەکەمە کەتیایە دادە شەهلا چەند ساعتێک کە ئێمە لێرەین بەڵام دەبینم کوڕەکەت هەر نووسووە ئەی خەبەری نابێت تۆ نابی هەڵی سێنم حتا خۆی هەڵنەسێ نابی هەڵی سێنم حەبی دەخوا ئەرە بەخوا عیلاجی دیپاکینم ماوە تێوە حەپەکانێتی نابی هەڵی سێنم حتا خۆی خەبەرێ بێتەوە کچەکەشت چوویتە ماڵی برای لە ماڵی کوڕەکەمە بەخوا ئەرە بەخوای تاقانە کچەکەت دەزانی ئێمە میێوانتین ئەرە وەڵا بەستی دایکە لە ڕووم نایە بەخوا بێم لەبەر مەکتەب و هاتە لە بە و ڕەفیق و برادەروشت پێی ئەڵێن ئەنا ئەویشدا ئەنیشت کچەکەیشمدا ئەنیشت جا محەممەدیشم بە سێ ڕۆژە عیلاجەکانی نەمابوو دیۆکە بۆم وەرگر پێدێ بەخوا سێ جار گەشتگەی لات ئەوەی ترە لە با ئیسراحەت کاوازی لێبێنە با بخەوێ حتا خۆی خەبەری نەبێت و نابی هەڵی سێ ڕاستە ئەو جەدا دەگیان ئەمن ڕوخسەتم بدێ یەک تۆز ئەچم برادەرەکانم هاتوون شتێکیان پێەیە ئەهێنم و دێم اینجا بزانین خۆچی کردیە قسمەت تو لێرە بە باشە کسە شیرینەکە باشە قەزاو لە من مرحبا بخێر بێن سەرچاوە دەستی تاوا خۆش بێن زۆر سپاس مەمنون سەرچاوە دادا ئەگیانی من هاتمەوە بەقوربانم دادا ئەو سندوقانە دەبینی بەڵێ باش ئێستا دوو سندوق لێرەیە بەڵێ بۆ خۆت یەکێکیان هەڵبژێرە بزانین خوا چی کردیە قسمەت دەناوی خۆی بێنە إن شاء الله هزار جار أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله صلاة خدا سر پیغمبر ما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد شده بسم الله که يلا خود هل بجيره خود شانست أما هلا بجيرم كتفك هلا بجيري بله أكيدي بشكم إن شاء الله أما خواب أدي أجاشت اشتكى أو اشتكى دعاء لأبو كرديا ليربو والله ترى ويان خوي جورا خوي رازي هرچیە بێ من لای خوای گەورە و ڕازی بە قسمەتت هەر حەمد و سەنای پەروەردگارم کەواتە سندوقە گەورەکە ناکەیەوە کچکەکە دەکەینەوە بەڵێ کچکەکەت هەڵبژارد بەڵێ بکەمەوە بەڵێ دڵنیایی ئیتر هەرچیەکیان بێ هەرچیەک بێت من مەمنونتانم دێڵە بسم الله بسم الله الرحمن الرحیم إن شاء الله خوا دعای دەکەی ئەوجە بکەمەوە دە دعای بکە بیکەرە خوشکەکەم بسم الله
خانووە. خوا با دەسێ گشتان ماچکەم نا استەغفر الله. خوا با دەسێ وتان ماچکەم دادا خوای گیان دادا بەسە بگری بەسە خوا دوعاکانی توی قبول کرد. دیتت دادا کە خۆی گەورە ئەفەرمێ کون فەیەکون لەسەر چوو بوو. بە قوربانێ بم قوربانێ بم دەبێت ئەم خاتونە چەندە ئازاری نەبوونی چێشت بێت. هەرکە کلیلی خانووە نوێیەکەی بینی لە خۆشیدا هۆشی لەبەر بڕا. هەمومانی نیگەران کرد چۆن دەترساین ئەم ساتە خۆشیەی ژیانی لێتاڵ ببێت. بەڵام شکر بۆ خوددا توانی بە هۆشی خۆی بێتەوە و بە گریانێکی بە کۆڵ شادیەکانی دەرببڕێت. باشە تو دەبێت دڵت خۆش بێ. بە قوربانی تۆ بم ڕۆڵە بە قوربانێ بم دادا بە خاتری ئەمانی ڕەمەزانە کەستان پرسیینەوەتان نەبێت لە دنیا و لە قیامەتە. قوربانێ کلیلە بم. دیاری دەستگای خێرخوازی بارزانیە لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی یا ڕەبی خوای لە ڕازی بێ. جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی خۆی پاڵپشتی ئەم بەرنامەیە بە دەکات. قوربانی کاک مەسوور بەزانێ لێرە بەس یەک تکاو ڕجامان هەیە دادا شەهلا گیان دخوا چیتر مەگری تەواو بەخوا با دڵت خۆش بێ دادا. بەخوای با ساڵی دڵت وازای خۆش سە لە بێ. دایک بووم ئینشاڵە دەخوا پیرۆزت بێ دادا. داداوە کلیلی ماڵی تووە پیرۆزت بێ یاخوا لەسەر خێر بێ ئینشاڵە. ها گوتت کە بچمە خانوو نوێیەکە چاکیش ئەبوو ئینشاڵە. ئیشەڵڵا خوایە شیفای هەموو بسڵمانە بێ خوایە شیفایە دوو مناڵی منیش بێ خوایە ئینشاڵە یا ڕەبی خوایە شیفایان بەی زەعیفەیە خوایە و کچەم ئامین ئینشاڵە خوا شیفای لە بووی دەدا. ئێستا ئەکیدم ئەویش بزانێت کە ئێوەتەوە بوون بە خاوەن خانووی خۆتان زۆر دڵی خۆشە بێ بەخوا زۆر وە نیەت خوا زۆر اینجا دواتر پێی بڵێ بابێتن قەینا با دەرنەچێ بابێتن خانووەکەش ببینێ. باشە دادا ئەمەش بکەما بزان چی تێدایە هەرچێکی تیاابێ من مەمنونی هەمووتانم دە بسمیلە. هەرچێکی تیاابێ من مەمنونی گەورە و بچووکتانم. دادا گیان ئەمانە دیاری بەرنامەی نوۆژینن قوربانێ لە دەستگای خێرخوازی بارزانیەوە بە قوربانی دەستگای خێرخوازی بەرزانی بم بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی خوا بمان بپارێزێ ئینشاءڵڵا. وایە بۆ خاتری ئەو قورعانە بسمیلام دەکرێت خوا لە بەڵام مسیبەت بیپارێزێ کە ئینشاءڵڵا لەسەر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بەهانای هەموو هەژارێکی ئەم وڵاتە خوای گەورە بێ بەهانای کە خوا فرسەتمان بدا ئینشاءڵڵا. وای گەورە بێ بەهاناتان بە دوعاکانتان قورعانە خوایە هەتیوم بەخێو کردووە یا ڕەبی پرسیینەوەی نەبێت لە دنیا و لە قیامەتە. دادا ئەوانەش بکەمەوە بیکەرەوە قەزا بکەوێ لە من هەرچیە بێ من مەمنونی هەمووتانم. دادا ئەوڕۆکە هەرچی دوعاەکت کردووە خوددا بووی جێبەجێ کردوێ. بەخوا پاکم لە خوای خۆم الحەمدوللا. بەخوا پاکم هەتیوم بەخێو کردووە پاکم بەخوا. ئەم زارفەیە دیاری دەستگای خێرخوازی بارزانی بەرنامەی نوۆژینە لەسەر شاشەی کوردستان 24ەوە ئەمە بوو چارە سەری کیمیایە بۆ مناڵەکانت قوربانێ شیفایان لە بۆیان خی گەوریان لێ ڕازی بێ بۆ خاتری گەوری خوا خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دادەگیان ئەمەش بۆ جلوبەرگی مناڵەکانتە لە بۆ جەژن قوربانێ بم مادام دڵی ئەو مناڵی منتان خۆش کرد. خوایە بۆ خاتری گەورەی خۆت و خۆشەویستی پێغەمبەر خوا دڵتان خۆشکە لە دنیا و لە قیامەتە. ئامین دادا ئینشاءڵڵا. من دەستخۆشی لە سەرۆک بەرزانی یەکەم خوا 100,000 ئەوەنەی باتێ دەرد و بەڵانە بێ خوا لە بەڵام مسیبەت بیپارێزێ. دادەگیان زۆر داوات دەکرد دوعات دەکرد لە خودای گەورە کە ئەمڕۆکە
موچەیەکت هەبێ لە مەودووە ئەرە بەخوا اینجا لێرە مزگینیت پێ دەدەین کە دەستگای خێرخوازی بارزانانی موچەی مانگانت لەو بڕیوە هەموو مانگێک دەچی موچەکەی خۆت وەرەگری بەخوربانتان من مەمنونیانم من مەمنونی هەموویانم مەمنونی گەورە و بچووکتانم قەزا بکەوێت لە من خزمەتدانتان بم مەمنونی هەر هەمووتانم زۆر عەزیەتان کێشات و خوا گەردنم ئازاکەن دادا ئەمەش ئی خانووەکەتە بە ناوی تووە بە قوربانتان بم بەڕێز شەهلە عومەر فەتاح ئینشاءالله بەخۆشی ڕازی تێدا دەبی ئەی خوایە سپاس و ستایش بۆ تۆ ئەم فەرمێسکانە ئی خۆشین وایە پێم بڵێ ئی خۆشین ئەلحەمدولله خوایە سپاس بۆ تۆ خوایە یا ڕەبی خوایە دەست بە کیسەی خاڵیانەکە یا ڕەبی خوایە پرسینەوەی نەبێ لەلایەنی ئێمەوە سەرۆک بەرزانی خوایە خوا بمان بپارێزی خوایە بیپارێزی لە بەڵاو لە مسیبەت خوایە حتا ئەو ڕۆژەی ئەمرم مەمنونیمی خوا لێ ڕازی بێ خوا لێ ڕازی بێ شکو بچوومە خانی و خۆم و خوایە گیان دادە شەهلە چیتر لەم خانووە نابێ چیتر ساحب خانووەکە نایەت بڵێت ئیجارەکە دەمانەوەی لێرە پێت بڵێن کە دەستگای خێرخوازی بارزانی ماڵی بابی تووە ڕەحمەت لەو قەبرەی هەر کاتێک پێویستت بوو بم ئێمە لێرەین بە قوربانتان بم بە قوربان هەر کاتێک پێویستت بوو شک بوو کەسمە بە محتاجی کەس نابی ئینشاڵە جگە لە خوددا و ڕێگای تووکراوەیە هەر کاتێک محتاج بووی وەرە دەستگای خێرخوازی بارزانی بەجێت نایڵێن بانتان بم قوربانی گەورە و بچووکتان بم سەلامەت دەبێت یا ڕەبی هەر هەنگاوێکتان گشتان حەجێ بێ خوایە هەر هەنگاوێکتان خێر و بەرەکەت بێ ڕەبی زۆر عەزیەتیان کێشا لەگەڵ منا لە بەیانیوە گشتان گەردنم ئازاکەن کاکەی گیان خوای گەورە لە بەڵام مسیبەتتان پارێزیە خوا لەوەی خراپلاتان ناخوای گیان دادا گیانت بکە ناو ئێرە حازری بچین خانووە نوێیەکەت ببینین قوربانت واری خێر بێ ئینشاءڵڵا لەسەر خۆت و مناڵە جوانەکانت چیتر نەخۆشی نەبینی دادا ئامین خوایە بەهێزبی تەندروست بی ئینشاءڵڵا بدبینین لە لووتکەی بەختەوەری و تەندروستی ئینشاءڵڵا دادا ئامین دادا اینجا بە بێکەوە بڕۆین ماڵەکەت ببینین حازرم بە قوربانتان بم بە قوربانی هەمووتان بم یاخوا سای گیان دایکەی گیانەوە چوونە خانی و خۆماش کرد پێ بڵێ جوانە دایکەی گیان نەجاتمان بوو شکر دایکەی گیان زۆر خۆشە زۆر پاک و تەمیزە زۆر خۆشە هەموو شتێک لەناوە سایە گیان چۆنی باشی دادا ژوورێکی جوانمان لەبوو کردی هەموو شتێکی تێدایە
ئیشاڵە سەلامەت دەبی خوا شفا لە بۆت بنێرێ پێمان خۆش بۆ بتبینین قەینا لە بۆ جارێکی کە ئینشاءڵڵا لەخوا پیرۆزت بێ خانووەکەتان زۆر زۆر جوانە لەسەر خێر بێ خوا ئاگادارت بێ ئەستەغفرڵڵا چاوت ماچ دەکەم دیانەکەم داوادایە لەگەڵت دایگیان نەجاتمان بوو شکر حەمد و سەنا بۆ خوا بە قوربانی ئەو گۆڕەی مەلام سەفا بم ئەو کوڕەکەتە تەلەفۆنەکە ئەوەی دیکە ئەوە کوڕە گەورەکەمە دەپێی بڵێ بەویش بڵێ ڕێژی سە نەخۆشی تێ محەممەد گیان محەممەد گیانەوە تا خانوویان بۆ کڕین بە قوربانێ بم نەجاتمان بوو بە تامدای گیان باشی برام باشی برا ئەحواڵێت ئەستەغفرڵڵاوە خانومان لە بوداکت کڕیوە لە بەرنامەی نوژینی دەستگای خێرخوازی بارزانی دەستخۆشیان هەمووان لێرەین هەمویان جیان لێتە دەستخۆشیان لێ بکە هەناسەکەم محەممەد گیان بڵێ بە قوربانی هەموویان بم مانگی ڕەمەزان و دەستگای خێرخوازی بارزانی بوویە خێر بۆ ئەم خێزانە و دڵنیایی پێدان کە جگە لە خۆیان خاوەن خانوویەک نییە لە مەودووە بەردەرکی ماڵەکەیان لێ بگرێتن و داوای چۆڵکردنی خانووەکەیان لێ بکات.